ئێستا دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاری سلێمانی دەکەینەوە. بفەرموو کێ خۆی ئەپاڵێوێت. 32 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگیاندا بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر بووە سەرۆکی و ئەنجومەنە و بە 29 دەنگیش ئەکرەم شەریف بووە جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بە کۆی دەنگ 32 دەنگ پیرۆز بێت. کاگەکرم خۆی کاندید کردو بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جا لەبەرەوە ئێمە ئەیخێنە دەنگدانەوە. فەرموود دەنگ بە 29 دەنگ پیرۆز بێت کاگەکرم. و بەڵێنەیەم کە من وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە هەموو هاوڵاتیەک لە هەموو ئەندامێک و لە هەموو لایەنێکی سیاسی بە لە بەزوتنەوەی گۆڕانیشەوە بە یەک مەسافە دوورە بین دڵنیاتانەکەینەوە کە حکوومەتی هاوڵاتی ئەچەسپێنین دامەزراوەکان بە معنای کەلیماکەین بە دامەزراوی نیشتیمانی ئەبێ هەموو کەس خۆی بە خاوەنی ئەم بینایە و ئەندامەکانی و بڕیارەکانمان و بە پرۆژەکانمان بزانێ. ئیشی یەکەمی ئێمە دوای هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەن کردنەوەی دەرگای خۆپاڵاوتنە بۆ پۆستی پارێزگاری سلێمانی بەپێی یاسای ژمارە 30 سەرۆک و جێگری تازە هەڵبژێراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی شوێنی ئەنجومەنی کاتی پارێزگای سلێمانی گرتەوە کە دانیشتەکانی بەڕێوە دەبێت. دواتر بەپێی قانونی 3 ساڵی 2009 سەرۆکی تازە هەڵبژێراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەرگای خۆ کاندیدکردنی بۆ پۆستی پارێزگاری سلێمانی کردەوە کە دکتۆر ئاسۆ فەرێدون تاکە کاندید بوو بۆ ئەو پۆستە و بە کۆی دەنگی هەر 32 ئەندامەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر ئاسۆ فەرێدون بۆ ماوەی ساڵێک و 9 مانگ بووە پارێزگاری سلێمانی. پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی لە پارێزگای سلێمانی. پیرۆزە بە دوای سەرکەوتن جەنابی شێگەر شتێک دەبێتوانی بێتە سەمەنەستەکە بێت. دڵنیا بن لەوەی کە ئاسۆ فەرێدون پارێزگاری هەموو شاری سلەیمانی دەبێت بە قەزا و ناحیەکان پارێزگاکەوە هی هەموو خەڵک دەبێت بە جۆراجۆری ڕەنگەکانیەوە. برای خۆشەویستی هەریەک لە ئێوە و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی دەبێت دڵنیا بن بەوەی کە بڕوامان بەوەیە کە پێکەوە جوانین پێکەوە دەتوانین سلەیمانی خزمەت بکەین. بڕوامان بەوەیە کە هیچ لە ئێمە هیچ کامێک لە ئێمە لێرە حقیقەتی ڕەهامان پێ نییە و هەریەک لە ئێمە بەشێک لە حقیقەتانمان پێەیە پێکەوە دەتوانین ئەو حقیقەتە پێکەوە دروستکەین. هەریەک لە ئێمە بەشێک لە ڕستپەکانمان پێ و دەتوانین بێکەوە دروستیکەین. دوای هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆکی لیستەکان پشتیوانیان دەربڕی و ڕایان گەیاند هەموو حزبەکان هاریکاری ئەنجومەن و پارێزگاری سلێمانی دەبن لە سەرخستنی کارەکانیاندا و هەمیشە لایەنی چاودێری دەبن بەسەر پرۆژەکانەوە و ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیانیان داوە جێبەجێ دەکەن. سەرۆکی ئەنجومەنی تازە هەڵبژێرایی پارێزگای سلێمانی و پارێزگاری تازە هەڵبژێرایی سلێمانی و ئەندامانی ئەنجومەنی ئەم پارێزگایە لەگەڵ ئەوەی داوای لە بردیان لە هاوڵاتیانی شاری سلێمانی هەبوو بۆ ئەو ماوەی کە لە پێگەنانی ئەنجومەنی پارێزگادا دواکەوت بەڵام هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە کە هەمویان وەک یەک تیم کار بکەن بۆ زیاتر پێشکەوتنی شاری سلێمانی لە هەموو ڕووەکانەوە و مانەوەی سلێمانی لە پێشەنگی شارەکانی عێراقدا. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.